بە توندوتیژی لە ڕاستیا جۆزە لە پێنجوێ نابەسترێت چونکە ئەم جۆزە بۆ خزمەتی خەڵکە ناکرێت لەسەر خزمەتکردن خەڵک ئازێت بکرێت هەر کاتێک خەڵک بە ئارەزوومەندانە عریزەی پێشکەشی فەرمانگەی کارەبا کرد بۆەوەی پێوەرەکان بکرێت بە پێوەری زیرەکە ئەو کاتە بێکێشا بێ یاخود ئەو کاتە خەڵکێکە خۆیان ڕزاون چونکە بەستنی پێوە بەم شێوە نابێ هەر گەڕەکێک و ئێمە هێزێکی لەگەڵا بنێنە ئەمە خزمەتی خەڵکەکەین بەڕاستی بۆ ئوسلوبە خزمەت ناکرێت بە ئومێدی ئەوەی مەسەلەن خەڵکەکە خۆیان لە ڕێی هەڵمەتی وشیاری وەزارەتی کارەباوە خەڵکەکە بەرچاوی ڕوونکاتەوە چونکە ئێستا دوو ئاراستە هەیە خەڵکێکی زۆر کەمپینێکی زۆرە ئەکرێ لەسەرەوەی کە ئەم جۆزە فێڵە لە خەڵکەکرێ کە ئەمێژ لای خەڵکێکی زۆر چەسپیەوە و بێ هەڵمەتی پێچەوانە دەست پێکەیتەوە کە سوود و استیفادەکانی ئەم جۆزەیە بگەێنرێتە خەڵک ئەمە کە لە ئێستا ڕاوەستاوە حتا ئەو کاتەی چۆن هەڵمەتێکەوە پێچەوانی دژایەتی جۆزە بێ هەڵمەتێکی گەورەش بکرێ بۆ ئەوەی کە ئیسیفادەی ئەم جۆزە لە خەڵک تێبگەن کە ئەمە ئیشی ئێمە نییە وەکو قایم قامت چونکە نە لە ڕووی فەنیە و لێزانین و نا معنین بەکارەکە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو ئیداری قەزاکە کە کێشەیەکە بێ لە سنوورەکە ئەچین بەدەمی و ئەمیش وەکو سەرجەم ئەو کێشانێکە کە لە سنوورەکە هەیە چونکە خەڵک لێ پێوەری ئاو بەسراوە سەرکەوتوونە بۆ کۆمەڵی پرۆژە هەیە ڕاوەستاوە جادەوبان خراپە هەموو ئەمانیان کردو بە یەک دۆسێ کە ناڕەزاییان دەربڕیەوە بەڵام بە ئومێدی ئەوەی هەر کاتێ وەزارەتی کارەبا و لایەنە پەیوەندیدارەکان گەشتنەوە ئاسەی هەڵمەتێکی پێچەوانە بکەنەوە کە لە خەڵکەکە قەنەعەت بکەن کە ئەم پێوەرە ئیسیفادەیە بێ بەڵام لە ئێستا لای خەڵک ئەمە چەسپی و کەم پێوەرەی ئیسیفادەنی ئەمەش وەکو ئیداری قەزاکە سەری خۆمان ئاگادار کردووە کە بەڕاستی بۆ بەستنی پێوەرێک ناکرێ مەعزێتی خەڵکن چونکە ئەم پێوەرە بۆ خزمەتی خەڵکە خزمەتیش بە زۆر و بەهێز ناکرێت